لە کۆنتیکێتی ئەمریکاوە سکۆت بیتس ڕاوێژکاری باڵای سیاسی پێشوو لە لیژنەی یاساییش و بەرگری کۆنگرێس لەگەڵمدا گفتوگویەکەی لەگەڵ ئاکەم لەبارەی ڕوانینی ئەمریکا بۆ دۆخی نوێی سووریا. بەڕێز بیتس سڵاوتان لێ بێتۆم، کاتتان باش. سەرەتا پێم خۆشە بۆ چوونی خۆتان بزانم لەبارەی داهاتووی سووریا، ئاداهاتووی سووریا هاوکێشە و هاوسەنگیکی تیادا دروستە بێت و ئارامە بێت یاخود ڕوبەڕووی کێشەی گەورەترە بێتەوە؟ ڕاستیدا ئەمە کاتێکی سەختە بۆ ئەمریکا، چکە ئێمە کەوتوینەتە نێوان دوو ئیدارەی حکوومەتەوە. هەچ کەسێکیش چاڕواری ئەوەی نەدەکرد کە لە سووریا ڕووی داوە ئەو پێش هاتە پێشەوە. چەندین شتێک کە بەندە پێوەیە لە بینی بایدن و ترامپدا، هەروەها یەکەمیان دەبێت دڵنیا بین لەوەی تیرۆستانی داعش بەهێز نابنەوە. هەمیشە دەبێ ڕێگەیان لێ بگرین یا نێڵێن ئەمریکا و هاوپەیمانەکان لە سەراسەری جیهاندا پەرزا بن. دووەمیان پاراستنی ئیسرائیلە و دەبێت دڵنیا بینە لەوەی هیچ دەسەڵاتێک نابێتە هەڕەشە بۆ سەر ئیسرائیل. سێمیشیان برەودانە بە ئارامی سەقاوگیری لە هەرێمەکەدا و ئەمەش تۆزێک زەحمەت دەبێت، چونکە چەندین سیاست و هاوسەنگیکردنی هێزەکان لەخۆ دەگرێت. کاتێک هێزێک نایەوێت شتەکان بەباشی بڕۆن ئەوە زەحمەت دەبێت. کاتێک ئەمریکاش دەیەوێت پارێزگاری لە گەلی کورد بکات و دڵنیا بێت لەوەی کوردانی سووریا دەنجیان هەبێت لە هەر چۆنێک بەدە حکوومەتی کە دێت. ئەمانە چەند شتێکن کە دەکرێت پشتیان پێبەستی، هەروەها کۆنگرێسی ئەمریکا و حکوومەتی ترامپیش پشتی. بەڕێز بیتس هێزە کوێ لە سووریا نایەوێت دۆخەکە بەباشی بەڕێوە بچێت یاخود یا با بڵێن هاوسەنگ بێت و مافی هەمووی پارێزراو بێت؟ نازانین جارێ، چونکە کۆمەڵێک هێزی جیاوازی تێدایە، بەڵام لەم کاتەدا لە سووریا دۆخێک هەیە دەبێ هیوای ئەوە بخوازین ئەو هێزەی کە دەسەڵاتی کردوتە دەست ئەوە بزانێت و هەروەها تەحریری شام ئەوە تێدەگەن کە دەبێ پێویستیان بەوەیە سووریا سەقامگیر بێ و لەو ئێش و ئازارەی 5 ساڵە ڕابردوو چاک بێتە دۆخکە ئاسایی بکاتەوە. بەڵام من هاوڕام لەوەی کە دەڵێ ڕەنگە هەندێک لە هێزەکان بیانێ پشەی بنێنەوە و ئەمەش تۆزێک کێشە دروستەکە، دەبێ هاوسەنگی لە نێوان هێزەکاندا دروست بکەن. نازانم ئاخۆ ئەمە دێتە دەست یان نا لە بینی ئەمەش سووریەکان و کوردەکان بپرسن کەوا بێت ئێستا لە بینی ئارامی بۆ سووریا و ئەگەری دروستبوونی گرژی و ئاڵۆزی ئەم دووەگەرە کامیان زیاترە؟ ئەمەیان پرسیارێکی زەحمەتە. ئەگەر 3 هەفتە لەمەوە پێش پێم بووتە ڕژێمی ئەسەد دەکەوێت، من دەموت زۆری ماوە. ئێمە ناتوانین بۆ چوونی تەواو بخێنەوە، بەڵام دەتوانێت بڵێم ئەگەر هاتوو هێزێک بیاوێت ئیرادەی خۆی بەسەر دۆخەکەدا بسەپێنێت، یان هەر دەسەڵاتێکی دەرەکی بیاوێت ئیرادەی خۆی بسەپێنێت، ئەوە جەنگ ڕوبەڕووبوونەوە دروست دەبێت لە سووریا. ئەگەر هاتوو هێزەکان لە دەستی هێزەکانی هەرێمی بن، دەبێت هەمووان دۆخەکە ئارام بکەنەوە، دەبێت دەنجی خەڵکی سووریا ببیسترێ و هەروەها حکوومەتی تازە دروست بکرێ. ئەگەرنا هەر کەسێک بیاوێت ئەوەی دەوێت وەری بگرێت لەوێ، ئەوە جەنگەکە بەردەوام دەبێت لەو هەرێمە. بەڵێ سەرۆکی هەڵبژێردنەوەی ئەمریکا دۆناڵد ترۆمپ هەڵێت ئەوەی لە دۆخی سووریا براوە بووە تا ئێستا تورکیایە، بەڵام کەسیش نازانێت دۆخەکە چی بەسەردێ و بەرەو کوێوە چێت. ترۆمپ مەبەستی چیە لەوەی کە کەس نازانێت دۆخەکە چی لێ دێت؟ پرسکۆفرانسێک هەبوو چەند کاژمێرێک لەمەوبەر لە ئەمریکا کە تایدا
ترامپ زۆر پرسیاری لێکرا لە ماوەی کاتژمێرێکدا باسی سووریاشی تێدا کرا و ئەو هیچ جوابێکی پێ نەبوو دەکرێت یەکسا بم بڵێم کە ئێمە نازانین چی ڕۆدا ئەو جارێ سەرۆک نییە و ئەو جوابی پرسیارەکانی پێ نییە بەڵام ئەو دەوێت پێشانی دەکرێت دۆخ کە تێدەگات یەک شت هەیە کە دەوێت خۆی لێوە دوور بگرێت ئەوشەوەیە ڕوبەڕووبنەوەی هێزەکانی ئەمریکا لەگەڵ جەنگ لە ڕۆژهەڵاتی ناوەز ڕەبیرمان بێ لە تەمی یەکەمی ترامپدا هاوڵێدا لەگەڵ هێزە کوردیەکان و هاوپەیمانەکانی داعش تێک بشێنێ و مێژوێکی هەیە لەوێ دەکرێت پشتی پێ بەستین و هەروەها هێزی ئەمریکا بەکار بێنین پێم وایە سەرۆکی هەڵبژێردراو لە ئێستادا تەماشای دۆخەکە دەکات و تورکیاش هاوپەیمانانی تورکیا ئێستا دۆخەکان لە دەستە لە سووریا و بەڵام دەکرێت بڵێم تحریر الشام و هێزەکانی تری لە سووریا هێزی دەرەچی بەکاردێنن بەڵام هەوڵ دەدەن ئارامیەک لە نێو کۆمەڵگادا دروستن بۆیە پێویستە بەڵانسێک لە نێوان هێزەکاندا بێ لە سووریا ئەمە دەرفەتێکە بە دڵنیاییەوە دەرفەتێکە بۆ ئەوەی کە یەکجار لە ژیاندا ڕوودەدات بۆ ئێستاکردەکانی هەرێمەکە پێویستە لەوە تێبگەن کە پێویستە ئارامی و ئاشتی بۆ سووریا بگەڕێتەوە و هەروەها ئەمریکاش لە پشت ئەو هێزانەوە بن کە هەوڵ بۆ هێنانەدی ئەو ئازادی و ئەو سەقامگیرە دەدەن و دڵنیا بن لەوەی کە مافی خەڵکەکەی پارێزراوە لە هەرێمەکەدا. بەڵێ بەڕێز بەیس رووسیا دەستی بەکشانەوە کردووە و دەوترێت لە ماوەی مانگەکە بە تەواوی بڕیارە لە سووریا بکشێتەوە لە ماوەکانی ڕابردوژە چەند جارێک باس لەوە کرا گوایە ئەمریکا لە ئەمریکا لە سووریا دەکشێتەوە ناکشێتەوە لە هیچ دۆخێکدا ئەمریکا بیری لە کشانەوە لە سووریا کردوێتەوە یان لە داهاتوە بیری لێ کاتەوە یان نەخێر ئێستا کاتیەوە نی ئەمریکا لە سووریا بکشێتەوە. دەبێت چاوەڕێکی بزانین سەرۆک ترامپ و تیمەکەی چی دەکەن هەر وەک دەزانی کە ڕەنگە 900 سەربازی ئەمریکا لە سووریا هەن بەڵام هەرێمێکی زۆر پێویستە هێزێکی زۆر هەبێت لێ بۆیە سەرۆکی ئەمریکا دەبێت دڵنیابێتەوەی کە بوونی خۆی لەو ناوچەیەدا بەهێز بێت و چاوی لە هاوپەیمانەکانی بێت و بەرژەوەندەکانی بەرژەندی هاوبەشەکان بپارێزێت و دەبێت بڵێن کە رووسیا لە ڕووی جیۆپۆلیتیکیەوە زیانێکی زۆری پێگەیشتووە و هێزەکانی بردۆتە بەرەی ئۆکرانیا هەروەها ئەمەش من بە دەرفەتێکی ئەبێنم هێزی ئەمریکا بەبێ ئەوەی هیچ شتێک بکەین باشتر بووە پەرەی سندووە بۆیە دۆخەکە ئێستا بە شێوەیەکە کە دەکرێت ڕۆڵی ئەمریکا بەرەو تێکشکانی زیاتری داعش و ئارامی ناوچەکە ڕوودات و دڵنیابێتە لەوەی دانیشتوانی ناوچەکە پارێزان و دانیشتوانی سووریاش لە ئارامیدان و هەروەها دەبێت سیاسەتێکی هاوبەشە بێ لە بێن هەردوو ئیدارەی بایدن و ترامپدا. بەڵێ ئێستا توانین بڵین هاوکێشەی هێزەکانی دەرەوەی سووریا هێزە نێودەوڵەتیەکان کە پێشتر لە سووریا بوون لە پێش ڕژێم بۆ دوای ڕوخانی ڕژێم هاوکێشە و هێزەکە و بوونیان لە سووریا 100% پێچەوانە بۆتەوە. بەڵێ پێم وایە بەهۆی ئەو شکستەی لە لوبنان بەریان کەوت و کەوتنی ڕژێمی ئەسەد ئەمانە پەیوەندیش ڕاستەوخۆیان هەیە بۆ درۆ بۆ دۆخەوە هەروەها ئێران و حیزبوڵڵای هاوپەیمانی پشتگیری ئەسەدیان دەکرد و ئێستا هەندێک شت هەیە کە تایبەت بوون بە تێکدانی ئاشتی لە سووریا بۆیە ئەسەد و ئێران و حیزبوڵڵا نەمان لەوێ بۆیە لە لوبنانیش ژمارش کەمیان ماوە دەیانەوێ
تەنها خۆیان ڕزگارکەن بۆیە هەرچەندە ژمارە ئەو کەسانەی ئەو لایەنانەی کە هەوڵی بەدەستێرای دەسەڵات دەدەن دەبێتە دەرفەتێک یەکەمتر بێت دەبێتە دەرفەتێک. هەروەها ئەمریکاش سەرۆک ترامپیش نایەوێت تووشی دۆخێک بێت کە کێشە لەگەڵ دەسەڵاتی گەورەی وڵاتان ڕووبدا لە ناوچەکەدا لە سووریادا. بۆیە پێویستە حکوومەتێک هەبێت لە سووریا بە شێوەیەکە کە دەبێتە ڕێگایەک بۆ سەلامەتی ناوچەکە و من دڵنیام لەوەی کە بەڕێز ترامپیش هەوڵی بەدیهێنانی ئەمە دەدات. بەڵێ وەکو خۆشت باس کرد لە دوای شەڕی ئیسرائیل حەماس و ئیسرائیل حیزبوڵڵا حەماس و حیزبوڵڵا بە تەواوی لاواز بوون لە فەڵەستین و لە لوبنان و بەکەوتنی ڕژێمی ئاساد گروپە چەکدارەکانیش لە سووریا بە تەواوی لاواز و پەرتەوازان و کەسیش نازانێت ئێستا لەکوێن. ڕەنگە بەشێکیشان گەڕابنەوە عێراق. داهاتووی گروپە چەکدارەکان بە تایبەت بەرەی مقاومەی ئیسلامی چییە بێ لەم دۆخەی ئێستا؟ مێژوێکی زۆر ناخۆش هەبووە لە ناوچەکەدا لە هەرێمەکەدا بۆ نمونە توندوتیژی و لەگەسپەرستی. بۆیە پێویستمان بە وڵاتێکی سووریا دەبێت بە شێوەیەک بێت کە دژی توندڕەوی بۆزێتەوە. ئەمەش دەرفەتێکی ڕاستەقینەیە بۆ ئەوەی وڵاتێک کە لەژێر دەستی ئەسەددا بوو برێی بە تیرۆر دەدا و نەمانی ئەمە دەبێت ئێستا تەرکیز بکەینە سەر بنیاتنانەوەی وڵاتەکە و تەنها ئەمەش بەڕاستی زیاتر لە 10 ساڵی پێویستە. بۆیە سەبر و ئاشتی بەیەکەوەن و هەر کەسێک بێ دەسەڵات بگرێتە دەست دەبێت ئەجەندای یەکەمی سەقامگیری و دووبارە بنیاتنانەوەیە. دەبێت لاوەکان بگەڕنەوە سەرکار. ئەمەش باشترین ڕێگایە بۆ گرنتیدان لە ڕێگریکردن لە توندڕەوی. بەڕێز سکۆت بیتس ڕایۆژکاری باڵای سیاسی پێشوو لە لیژنەی یاسایی شوبەرگری کۆنگرس لە کۆنتیکت لە ئەمریکا لەگەڵماندا. زۆر سوپاس.